سیمپۆزیۆمی کرێفڵ کە لە شاری کرێفڵ لە ئەڵمانیا سازکراوە لە 15 ئۆگەست تا 22 ئۆگەست دەخایەنێت و ماوەی ئەو هەفتەیەدا هونەرمەندان کە لێرە بەشدارن کارەکانی خۆیان ئەنجام دەدەن بە شێوەیەکی کردداری لە بەردەمی خەڵکەکە و دواتر دەبێتە پیشانگایەکی هاوبەش لەنێوان ئەو هونەرمەندانەی کە بەشداریان کردووە. بێگومان سیمپۆزیۆمی کرێفڵ لەکێکە لەو سیمپۆزیۆمانەی کە وەزارەتی ڕۆشنبیری لە ئەڵمانیا ئەنجامی دەدا و بە هاوکاری کۆمەڵێک هونەرمەند کە یەکێک لەوانە کاک وەلید ئیبراهیمە یەکێکە لە هونەرمەندانی ڕۆژئاوای کوردستان و دەستی باڵا هەیە لە کۆکردنەوەی هونەرمەندەکان لێرە و ئەو هونەرمەندانەی لێرە بەشدارن هونەرمەندی کوردی تێدایە، هونەرمەندانی کوردی ڕۆژئاواشی تێدایەوە، هونەرمەندانی بوڵغاری و فارسی و ئەڵمانی و پۆڵۆنیش تێدایە. ئیدی لەبەر ئەوە یەکێکە لەو سیمپۆزیۆمانەی کە لێرە گرنگی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە و دوای پیشانگاکردنەوەکە کە 22 مانگ پیشانگاکە دەکرێتەوە ماوەی 2 مانگ دەخایەنێ پیشانگاکە هەر لە هەمان هۆڵ کە هۆڵێکە لە وێزگەی شەمەندەفەری کۆنی شارەکە سوودیان وەرگرتەوە کردویانە بە ناوەندێکی کللتوری سوودی لێ دەبینن بۆ ئەو چالاکیە هونەریانە.